بەناوی خوا سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست. ڕاگەاندن لە هەرێمی کوردستان بۆتە مینبەری وروژاندنی هەموو بابەتە سیاسی و کۆمەڵایەتی و تەندروستی و تەنانەت وەرشیەکان و کاریگەریان لەسەر خودی تاک لە تاکی کۆمەڵگە دروست کردووە. بۆیە لەم بەرنامەیەدا دەمانەوێت قسە لەسەر کاریگەریەکانی ڕاگەاندن بە شێوەیەکی گشتی بکەین لەسەر تاک لە کۆمەڵگەدا و دوجار لێکەوتەکانی ئەم کاریگەریانە لەسەر تاک و دەرەنجامی چارەسەری لێکەوتە خراپەکانی ڕاگەاندن چی دەبێت گفتوگۆ لەم بارەوە دەکەین بە میوانداری هەرێکە لە بەڕێزان جیاد عومەر ڕێشاوی توێژەری کۆمەڵایەتی لە ستودیۆی سەرەکی لەگەڵمە بێت، هەروەها بەڕێز دکتۆر سادق حەمەغەریب دکتۆرا لە ڕاگەاندن لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە بە شێوەی ڕاستەوخۆ بەڕێزیشیانمان لەگەڵ دەبێت. سەرەتا دەچمە لای بەڕێز دکتۆر سادق. کاک دکتۆر ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم، هەمیشە ڕاگەاندن لە هەرێمی کوردستان کاریگەریەکانی وا باسەکرێت بە شێوەیەکی گشتی کە زۆرتر ئەوەنەی لە بارە نێگەتیڤەکەیەوە کاری کردووەوەنە ئیجابی نەبووە. بۆچی ئەم ناوەی بەسەرە سەپێنراوە لە هەرێمی کوردستان؟ بۆچی ڕاگەاندنی ئێمە نەیتوانیوە بە ڕێژەی لە سەدا 60 بەرەو ژووری کاریگەری ئیجابیەکانی خۆی لە کۆمەڵگەدا بسەلمێنێت؟ ئایا ئەمە دروستە بەو شێوازە باز لە ڕاگەاندن ئەکرێت بە شێوەی نێگەتیڤ کاریگەری لەسەر کۆمەڵگە دروست کردووە؟ سەرەتا بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو ڕێز بۆ بەڕێست و هەروەها بۆ میوانە بەڕێزەکەت و هەروەها بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرچێ بن. دیارە ڕاگەیاندن بە درێژایی مێژوو کاریگەری هەبووە لەسەر هەموو کۆمەڵگەکان و ئەو کاریگەریە لە کۆمەڵگەیەکە بۆ کۆمەڵگەیەکی تر جیاواز بووە بە پێی جۆری کۆمەڵگەکە، دابوونەریتی کۆمەڵگەکە، سیستمی سیاسی کۆمەڵگەکە و هەتوەها ڕادەی ئازادی ڕۆژنامەگەری لە ناو کۆمەڵگە جیاوازەکاندا. هەر بۆیە هەر لە سەرەتاوە ڕاگەاندن لە ڕووی کاریگەریەوە بە چەندین قۆناغی جیاوازە تێپەڕیەوە. ئەو قۆناغە جیاوازانە بۆ هەر یەکێک لەو لە ڕووی کاریگەریەکانیەوە جۆرێک لە تیۆری بۆ بەرجەستە بووە. ئێستش ئێمە گەربینە سەر هەرێمی کوردستان، دیارە هەرێمی کوردستان پاش ساڵی 1991 و بەهاری ئازادی و هەروەها گەشەکردنی ڕاگەاندن و پەرەسەندنی بە هەموو جۆرەکانیەوە چە نووسرا بێ و بیسترا و بینراویش و ئێستا ئێمە خاوەنی ژمارەیەکی زۆر لە دامەزراوەی میدیایین لە هەرێمی کوردستان. بەداخەوە ئەوەی کە بەڕێزت باسی ئەەکەی دیارە ئەوە تەنها قسەیەک نییە، بەڵکو ئەوە لە ڕێگەی توێژینەوەکانەوە سەلمێنراوە، چ ئەو توێژینەوانەی کە سپۆڕانی بواری ڕاگەیاندن ئەنجامیان ناوە لە ڕوانگەی تیۆریەکانی ڕاگەاندن و بە تایبەتی تریش کاریگەری لەسەر کۆمەڵگە و جۆری کاریگەریەکە لەسەر کۆمەڵگە، ئایا کاریگەریکە ئەرێنی بۆ یان نەرێنی، و هەروەها کۆمەڵناسەکانیش لە هەرێمی کوردستان ژمارەگەلێکی زۆر توێژینەوەی ئەنجاماوە لەو بوارە، تەنانەت دەروونناسەکان و ئەمە پەلی هاویشتوو بۆ بوارەکانی سیاست و ئابووری و هەموو ڕەهەندەکانی تری کۆمەڵگە. ئەو ئاماژانەی کە پێمان ئەڵێن دەرەنجامی ئەو توێژینەوانەی کە پێمان ئەڵێن دیارە ئەو ڕاستی پشتڕاستەکەنەوە کە ڕاگەاندن لە هەرێمی کوردستان بەداخەوە ڕۆڵێکی نەرێنی گێڕاوە. تا ئێستا ناڵێن هەر هەمووی لە 100% ڕۆڵەکەی نەرێنی بووە، بەڵکو ڕاگەاندن هەبووە کە پەیامێکی ئەرێنی هەبووە، پەیامێکی باشی هەبووە. بەڵام کاتێک کە ئێمە توێژینەوەی زانستیەکەین بۆ میدیاکانی خۆمان، چە توێژینەوەی شیکردنەوەی ناوەرۆک بێ بۆ ڕۆژنامەکان یان بۆ پرۆگرامی بەرنامەی رادیۆکان و کەناڵ ئاسمانیەکان، چا توێژینەوەی جەماوەر بێواتە وەرگر بێ و دراسی جمهور بێ لە ناو کۆمەڵگا، ئەوە لە ڕێگەی ڕوپێوەوە بێ یا لە ڕێگەی دراسی مێدانی و هەر جۆرێک ڕێبازێکی تری توێژینەوەوانی کە کراوە ئاماژەمان بۆ ئەکەن کە دەرەنجامەمان پێ ئەڵێن کە بەڕاستی ڕاگەاندن ڕۆڵێکی خراپی هەبووە، ڕۆڵێکی نەرێنی هەبووە لەسەر جەمکایەکانی کۆمەڵگە، چکای سیاسی، کۆمەڵایەتی ئابووری هەتا دوایی. زۆر باشە دکتۆر، گەڕێمەوە وڵات کە ئەبێ ئەو بنەما پیشەیانە چی دەبێت بۆی کە ئەو ڕۆڵە
نێگەتیڤ و نەرێنیانەی کە میدیا لە هەرێمی کوردستان نواندوێتی گفتوگۆی لەسەرەکەین. مۆسە جیادەمێ بپرسم ئێوە وەکو توێژەرانی کۆمەڵایەتی پرسیارێکم لە دکتۆر کرد کە هەمیشە لە هەرێمی کوردستان و ڕاگەاندن ناوزەند دەکرێت کە زیاتر بە باری نەرێنیە هەنگاوی ناوە. ئێوە ئەو بەرپرسیارێت بۆچی ئەگەڕێنەوە؟ کاتێک کە باس لە ڕاگەاندنەکەین ئەبێ ئەومان لەبیر بێت کە ئێمە باس لە منتیقەیەکەین کە منتیقەکە هەمیشە پڕ بووە لە سراعاتی سیاسی و سراعاتی جەنگی کە ئەمە گرژی و ئاڵۆزیەکی دروستەکە لە ناو کۆمەلگا بەگشتی. بێگومان هەڵقوڵاندنی ڕاگەاندنیش لە کۆمەلگایەکی ئاوا دیارە بە شێوەیەکی ڕەنگە تەبیعی بە شێوەیەکی سروشتی نەیەتە بوون. ڕەنگە هەندێک لە ڕاگەیاندن بەشێک بێت لە ڕەتفعل بەرامبەر بە زوڵمێک کە کراوە بەرامبەر بە کۆمەڵێک لە نەتەوەیەک. کاتێک کە باس لە ڕاگەیانی کوردیەکەین ئەبێ هیچ کات ئەوما بیر نەچێت کە ئێمە هەمیشە لەژێر فشارا بووین و هەمیشە لەژێر ڕەحمەتی جەنگا بووین. ئەترا و جەنگانە هەر کەس هۆکاری بوو بێ ئەوە باس لەوە ناکەم کە کی هۆکاری بووە، بەڵام گرنگەوەیە کە جەنگە و لە ناو ئێمە تایە ژیاوین. لەبەرەوە کاتێک کە ڕاگەیاندن یەتە بوون لە ناو کۆمەڵگایە کە هەمیشە لە ناو جەنگا ژیاوە، دیارە بە شێوەیەکی وەکو باسم کرد سروشتی نایەتە دی کە ڕەنگە کاریگەری با بڵێن ڕەتفعلی ئەوەی کە سیراعاتی گەرم لە ناو ئەو کۆمەڵگایە هەیە لە ناو ڕاگەیاندنیشا بێتە دی، چونکە دوجار ئەوانەی کە لە ڕاگەیاندن کارەکەن هەمووی خەڵکی ئەو کولتور و ئەو میلەتەن کە ئەو کێشانیان بەسەر هاتووە. بۆیە لای ئێمە ڕاگەیاندن تا ڕادەیەک ئەوەندەی وروژاندنە، ئەوەندەی با بڵێن زەقکردنەوەی کێشەکانە، ئەوەندە بۆ سەقامگیرکردن نیە. چونکە بیرمان نەچێ ئێمە ڕاگەیاندن وەکو موەسسەسەیەک ئەگەر سێری کەینە بێ بۆ سەقامگیری بێ بۆ ئەوە بێت کە کۆمەڵگەوا لێ بکات جونگەکانی هاوتەری بنەوە جونگەکانی لە یەک نەپچڕێن. بەڵام کاتێک ڕاگەیاندنەکانی ئێمە بە تایبەتی لە کاتی شەڕا زۆر مەسەلەی شەڕزەقەکەنەوە، زۆر ئەوەی کە ئیبینی تەنها گرژی و ئاڵۆزی و گەرمکردنە. بۆیە سێرەکەی ڕاگەیاندنی لای ئێمە بەو شێوازە ناوی زۆر کردووە کە جەنابەت باسی کەواتە لەم شیکاری تو من ئەوم بۆ دەرکەوت کە ینی بۆشاییەک لە میدیای کوردیە ئەوەندە هەیە کە نەیتوانیوە درک بۆ بۆشایە بکرێت بۆ ئەوەی ئەو پێداویستیە کۆمەڵایەتیانی کە کۆمەڵگە و تاکی کۆمەڵگە پێویستێتی میدیا پڕی بکاتەوە، بەڵکو هاتووە مەودای بۆشایەکەی فراوانتر کردووە لەگەڵ مای. بەڵێ من زۆر وەکو پسپۆری حەز ناکەم و پسپۆری دکتۆرە کە لە ڕاگەیاندنەوە کۆمەڵایەتیەکەیەوە گرفتێکی گەورەی دروست کردووە بۆ کۆمەڵگا، لەبەرەوەی میدیا ئەچێتە ناو هەموو خێزانێک کە ئەمە قسەی هەمومانە، ئەوە میدیا هەموو کەسێک سەیری ئەکا و میدیا لە ناو خێزانە لە گەورەوە هەتا بچووک هەمویان دانیشن بە دیارەوە و ئەمانە هەریەکی و بە شێوازێک وەری ئەگرێ، وەرگرتنەکەی هەریەکی و بە شێوازێکە و لە ناو هەموو کۆڕ و کۆبوونەوەیەکە باس لە میدیا ئەکرێەوە، باس لەوە ئەکرێت کە فلانە تەلەڤیزیۆن چۆن قسەی کرد، فلانە ڕۆژنامە چی نووسی، لەبەرەوەی لە ناو هەموو خێزانێکایەوە لە ناو کۆمەڵگایە، لەبەرەوە کاریگەریەکانی زۆر گەورەیە لەسەر کۆمەڵگا. بۆ نمونە کاتێک کە خێزانێک دانیشێ بە دیار هەواڵێکەوە یا دانیشێ بە دیار فلیمێکەوە، ئەوە هەریەکی و ئەو خێزانی کە دانیشتوە هەریەکەوە بە جۆرێک وەرگرتنی هەیە بۆ ئەو فلیمەیە بۆ ئەو هەواڵە. کاتێک کە هەواڵێک ئەخەیتە ڕوو هەمووی هەر گرژیە، هەمووی هەر ئاڵۆزیە، هەمووی هەر سیراعاتە، ئەم خێزانە وەکو یەکەیەکی کۆمەڵگا ڕەنگە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە هەمیشە مێشکیان لای ئەو سیراع بێ و مێشکیان لای گەرم بوون بێ. یعنی زۆر جاری وا هەیە خێزانێک کە دانیشتون بە دیار هەواڵێکەوە لەبەرەوەی هەرێکی و بە جۆرێک هەواڵەکەی وەرگرتووە، لە بینی خۆیان نابێتە مناقەشە ئەوەندەی هەواڵەکە
چندێک هەواڵەکە گەرم بۆ ئەوانش ئەوەندە گەرمە بن لەبەرەوەمە کاریگەری خراپیە بێ لەسەر ئەگەر بەرپرسی دەستگایەکی میدیاییش لێرە بووە لەوەی حەقیش بۆ بدەین کە لێ بڵێ چ شەرق الئەوسەد بە شێوەیەکی گشتی خۆی لە ناو سیراعێکی گەرمایە ناچارە میدیا نەقڵکەری ئەو خەبەر و هەواڵانن کە ئەبێ ئەم بیگوازێتەوە گەر ئەم پیشەکەی ئەمەیە بەڵام دوجار قسە لەسەرەوەکەین کە بێ ئەم چۆن بیگوازێتەوە ئەو دەرچەیە چییە کە نەتوانێت بە بوارە نێگەتیڤەکەیە بشکێتەوە کاک دکتۆرە گەڕێمەوە لای بەڕێزت چ لە قسەکانی ماسەجیاد وە چ لە قسەکانی سەرەتای بەڕێزەوە بۆم دەرکەوت کە میدیای کوردی ئەو بنەما پیشەیە زەروریانەی کە بێ میدیایەکی سەرکەوتو میدیایە کە تاکەکانی کۆمەلگە هۆشیار کاتەوە لە ڕێگەی میدیایەکی پرۆفیشناڵەوە میدیای ئێمە نەیتوانیوە بگاتە و ئاستا هۆکارەکەی بۆچیە گەڕێنەوە بۆچی میدیای ئێمە پیشەیانە بە کارەکەی خۆی هەڵنەستاوە دیارە سەرەتا حەزەکەم ئاماژە بەوە بکەم کە ئێمە نابێ چاوەڕوانیمان لەوە بێ کە میدیا بە شێوەیەکی تەواو و پێگەیشتوو لە سەرانسەری دنیا بوونی هەیە چونکە لە هیچ شوێنێکی جیهان تەنانەت وڵاتە پێشکەوتەکان و ئەوانش کاڵێن میدیاتیانە ئازادەوە تیۆری لیبراڵی و تیۆری بەرپرسایەتی کۆمەڵایەتی بەرجەستەکەن لە ڕووی میدیاییەوە و لە چوارچێوەی کاری میدیاییە لە کۆمەڵگەیە تەنانەت ئەو وڵاتانەش میدیان بێلایەن نییە بە تەواوی بەڵکو ئێمە ئەڵین ڕێژەی بێلایەنی ئەبێ بەرز بێ ڕێژەی هاوسەنجی ئەبێ بەرز بێ ڕێژەی بابەتی بوون ئەبێ بەرز بێ ڕێژەی بەرجەستەکردنی بە هاباڵەکان ئەبێ بەرز بێ کێشەی میدیای ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەیە بەداخەوە کە ئێستا میدیای ئێمە لە ڕاستیا بەهۆی کۆمەڵێک هۆکارەوە ئاستی پرۆفیشناڵەتی یان ئاستی پیشەیی بوونتیایە لاوازە ئەوەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد بە وەڵامی پرسیارەکە دیارە هۆکاری زۆرە ئێمە لە میدیایە چەند ڕووگەیەکمان هەیە و چەند ڕەهەندێکمان هەیە یەکێک لەوانە ئەجێندا و سیاسەتی کارکردنی کەناڵەکەیە واتە پلانی کەناڵەکەی و ئەجێندای کارکردنیەتی بە چ شێوازێک کارەکە ئەیەوێت چی بەرجەستە بکات لە ناو کۆمەڵگەیە گرنگی بە چی بدا و ئەیەوێت چی گرنگی پێنەدا ئەمە زۆر جار دەبێتە فلترێک بۆ ئەوەی تۆ هەرچی ئەگا هەر خۆراکی میدیایی یان هەر زانیاری و هەواڵێک ئەگا بە میدیاکە خۆی پۆڵێنیەکە ئەوەی کە بیەوێ ئەیاتە دەرەوە شیکەنەیە فلتەرە بێ دوجار وەکو تیۆری دەواازەبانی دەرگا لەوێ گرسێتەوە و ناگا بە وەرگر ئەمە یەک دوو ڕۆژنامەنووس بەڕاستی میدیا پێویستە ئێستا وەکو زمانی زوو نییە لە میدیایە پێویستە ئێمە ڕۆژنامەنووسی تایبەتمەند و پسپۆرمان هەبێ بۆ سەرجەم کایەکان بۆ سەرجەم بڵێن بوارە جیاوازەکان و بابەتە جیاوازەکان واتە ڕۆژنامەنووسی سەربازیمان هەبێ وەرزشیمان هەبێ سیاسیمان هەبێ ئابووریمان هەبێ کۆمەڵایەتیمان هەبێ زانستیمان هەبێ و هەتا دوایی بۆ ئەوی بتوانن بە شێوەیەکی ئەکادمی قسە لەسەر پرس و بابەتەکان بکەن لایەکی تریشی ئەوەیە کە لە ڕاستیە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکە تا ئێستا زەمینە لەبەر نییە بۆ ئەوەی میدیا بە شێوەیەکی ئازاد ئەوەی کە بیەوێ بە شێوەیەکی دادپەروانە ڕووماڵی بکە زۆر جار خودی کۆمەڵگە خودی سیستەمی سیاسی خودی جۆری ئەو تیۆریە کە میدیا کاری لەسەرەکە لە هەرێمی کوردستان ڕێگرێ لەسەر ئەوەی کە میدیا کارێکی پرۆفیشناڵانە و ئەکادیمیانە ئەنجامە بۆ نمونە ڕۆژنامەنووسێک بنەماکانی ئیتیکی کارکردنی ڕاگەیانی خوێنووە بەڵام ئەو ڕۆژنامەنووسە ناتوانێت لە کەناڵەکەی خۆی لە دامەزراوە میدیایەکەی خۆیان ئەوەی خوێندوێتی بەرجەستەی بکە بە هۆکاری جیاواز ئەمانە کۆمەڵێک هۆکار بوون کە بەڕاستی بوونەتە هۆی ئەوەی کە میدیا بە ئەرکی ڕاستەقینەی خۆی هەڵنەسێ ئێمە بۆچی ئەڵێن میدیا بۆ نمونە ڕۆڵی خراپە یان بۆچی لە هەر تاچێکی کۆمەڵگەی کوردی بپرسی بڵێ ئێستا میدیا ڕۆڵی باشە یان ڕۆڵی خراپە یان ڕۆڵە باشەکەی زیاتریان خراپەکەی هەمووی کۆدەنگین لەسەر ئەوەی کە ڕۆڵە خراپەکەی زیاترە تەنانەت دەگەر ئەو کەسە توێژینەوەیەکیشی نەبینی بێ یان توێژینەوەیەکی ئەنجام نەیابێ بۆ چونکە ئەم ڕۆڵە خراپەی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان هەست پێکراوە مەلموسە تاکەکان هەستی پێەکەن وەکو ئەو میوانە بەڕێزت باسی کرد ئێستا هەموو هەواڵ و زانیاریەکان کە لە میدیای ئێمەوە دەرەچێ بە شێوەیەک لە شێوەکان
دەبێتە هۆی هەڵکشانی پشێوی کۆمەڵایەتی لێکترازانی چین و توێژەکانی کۆمەلگا دوورخستنەوەی هێزە سیاسیەکانی کۆمەلگا و هەروەها ئەمەش دوجار ڕنگدانەوەی خراپی لەسەر کۆمەلگا ئەبێ بەڵام ئێمە ئەبێ ئەوەش بڵین کە ئەم میدیایی ئێمە ئێستا لە قۆناغێکی ڕاگوزەرایە نابێ ئێمە بێهیوا بینەوە چونکە هەموو وڵاتانی دنیا بەم قۆناغەیە تێپەڕبوون لەبەرەوەی هەرێمی کوردستان هەرێمێکی ناسەقامگیرە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە میدیاش بە هەمان شێوە ناسەقامگیرە لێرەیە منە مێشتێکی زانستی باسکەمەویش ئەوەیە تیۆری کارپێکراوی میدیایی ئێستا لە هەرێمی کوردستان تیۆری دیموکراتیزەکراوە ئەم تیۆریش بەو مانایەیە کە پرۆفیشناڵی لە ئاستێکی باڵایان نییە لە ئاستێکی نزمایە و دەستێوەردان چ لە ڕووی خودی ڕۆژنامە نووسەکەەوە بێ وەکو فیلتەرێکی ذاتی یان سیاسەتی کارکردنی میدیاوە بێ وەکو فیلتەرێکی دامەزراوی میدیایی یان دەسەڵاتەوە بێ وەکو فیلتەرەکانی سیستمی سیاسی حکومداری لە هەرێمی کوردستان دوجار هەموو ئەویان کردو کە دەستێوەردانی میدیایی هەبێ ئەمانش هەموو کاریگەری خراپیان لەسەر ڕۆڵ و ئەدای ڕاگەیاندن کردووە بۆیە ئێستا ئەو ڕۆڵە خراپەی بەو زۆر باشە دیارە دەنگی کاک دکتۆر ناگاتە لایمە زۆر باشە گەڕێمەوە لای بەڕێزت کاک دکتۆر ماسە جیات کاریگەری میدیای کوردی زۆر جار وا باسەکرێت کە ئەوەندەی لە نەقڵکردنی کللتوری بێگانە بە شێوازە زۆر ناتەندروستەکەی لە میدیای کوردی ئێمە ڕەچاو ئەکرێت و بینراوە ئەوەندە بەرپرسانی ئەو دەستگا و میدیایانە لە خەمی پەیڕەوکردنی پاراستنی کولتوری کۆمەلگاکەی خۆمانە نەبووە ئایا ئەمە دژن بە کللتور و کۆمەلگەی خۆمان یاخود ئەمە ناڕۆشن بیریە بە کاری میدیای و دەستگاکەی خۆی بەشێکی دەگەڕێتەوە بۆ کرانەوەی کە باڵێن کۆمەلگای کوردی دروست بووە لەسەری بەسەر کۆمەلگاکانی ترە بەشێکیشی پەیوەندی بەوە هەیە کە ئایا لە پشت ئەم بەرهەمانی کە ئەیهێنە ناو کۆمەلگای کوردیەوە لە پشت ئەمەوە چی هەیە بەشێکی هەندێکی ڕەنگە بەلایەوە بۆ ڕۆشنبیرکردنی کۆمەلگا بێ هەندێکی تیجاریە بازرگانیە و بەشێکیشی پەیوەندی بۆ هەیە کە ئایا ئەم کەسە خۆی لەگەڵ پرینسیپەکانی ئەو بەرنامەیە یا ئەو با بڵین شتێکی هێناوێتە ناو کۆمەڵگای کوردیەوە ڕەنگە خۆی تەقەبولی بکاوە ڕەنگە خۆی هاوڕابێ لەگەڵ ئەو بابەتە بۆیە بەلایە ئاسایی هێنێت ناو کۆمەلگایەکی ئاواوە بەڵام لە دیدی تاکەوە بێ شمولی بکەی بۆ هەموو کۆمەڵگە ئەگەر باز لە دیدی تاک و کۆمەلگا بکەین نەزەریەک هەیە باس لەوە کە پێڵە نەزەریەی تعلمی اجتیماعی ئەو نەزەریەی تعلمی اجتیماعی تیۆری فێربوونی کۆمەڵایەتی زۆر لەسەر مەسلەی میدیا و لەسەر مەسلەی ڕاگەیاندن قسەی کردووە کە تاک و کۆمەلگا چۆن لە ڕێی ڕاگەیاندنەوە فێری هەندێک سلوب و فێری هەندێک ئوسلوبە بن کە لە ناو کۆمەلگا پراکتیزە ئەکرێ نەزەریەی تعلمی اجتیماعی باس لەوە کە چۆن منداڵێک بە چاودێریکردن بە سێرکردنی کەسێکی بەرامبەر یا بەسێرکردنی هەر شتێک فێری ئەو ڕەفتارانە ئەبێ کە پاشان لە گەورەیە بەکاری هێنێ بۆ نمونە من یەک نمونە باسەکەم بۆ نمونە باسی ڕکلامێکەکەم ڕکلامێکمان هەیە هەموو کات کە مناڵەکەم ئەیبینێ مناڵەکی من ئەیبینێ ئەو ڕکلامە دووبارە ئەکاتەوە ڕکلامەکە لە کۆتایی ڕکلامەکە کەسێکە مۆبایلەکەی ئیش ناکە کێشێ بە عەرزای کێشە بە زەویە لە بەرەوەی ئیش ناکە ڕکلامە هەموو کاتێکە ئایپادی مناڵەکەی من شەحنی تیا نامێنێ ئەویشێ کێشە بە زەویە لە بەرەوەی وازانێ ئەگەر شتێک خراپ بوو یا باڵین ئیشی نەکردەوە پێویستە بیکێشی بە زەویە لەبەرەوە من نمونەیەکە لەوەی کە نەزەریەی تعلمی اجتیماعی چۆن لە ناو کۆمەلگا دروست ئەبێەوە چۆن کاریگەری لەسەر تاک هەیە زۆر گرنگە بۆ میدیای ئێمە بۆ ڕاگەیانی ئێمە کاتێک شتێک ئەخەنە سەر تەلەڤیزیۆن شتێک لە شاشە پیشانیان هەمیشە ئەویان لە بەرچاو بێ کە ئەمە خەڵکێک سیرێکە نەک بە زور و ژاندن بێ چۆن کاتێک کە تۆ خستە سەر شاشە خەڵکانێک هەیە ئەدای ئەمە ئەکەن لاسایی ئەم کولتورە ئەکەنەوە زۆر جار کاتێککە من دانیشم لەگەڵ هەندێک خێزانە
وەکو کەسانی نزیک کاتێک کە سەیری فلیمێک ئەکەن یعنی کاریگەری ڕاستەوخۆی ئەو فلیمە لە سەریان دروستە بێت بمانەوە نەمانەوێت کاریگەری ڕاستەوخۆی ئەو ڕووداوە ئەو هەواڵە لە سەریان دروستە بێ بە تایبەتی ئێستا کەناڵەکانمان ئەوە بە جوانی ئێرازێنەوە کە هەندێک کەس هەر حەزەکە سەیری بکە لەبەرەوە ئەبێ ئەوانی کە لە پشت ڕاگەیاندنەوەن و ئەوانی کە ڕاگەیاندن ئەبن بەڕێوە ئاگیان لە ڕەحم بە مناڵەکانمان بکەن یان ڕەحم بە خۆمان ناکەن ڕەحم بە مناڵەکانمان بکەن کە وایان لێ نەکەن پەروەردەیەکی ناجۆر پەروەردەیەکی خراپ لەناو ئەمە چۆن بەدی دێت ینی بەرپرسی دەستگایەکیان دەستگایەکی ڕاگەاندن چۆن ئەمەی تیا ڕەچاو بکرێت بە شەخص ئەمە دروست نابێ ئەبێ ئەمە مؤسسە بیکە ئەبێ مؤسسەی ڕقابی هەبێ لە ناو حکوومەتە و لە ناو ڕێکخراوەکانی دەرەوەی حکوومەت ئەبێ مؤسسەی ڕقابی هەبێ و ئەم مؤسسە ڕقابیانە قسەیان لێ وەرگیرێ و قسەیان قبول کرێ و یاساش کاری خۆی بکە زۆر جار ئێمە ئەمانەوێ باس لەوەکەین کاکە بە شێوازێک مناڵ نەهێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن کە ئیحراز بوون بێ بۆ مناڵە سبەینێک کە لە قوتابخانە ئەم مناڵە ئەبینرێتەوە ئەم مناڵی تر توانجی لێنەیە بەڵام بەداخەوە سێرەکەی گوێ ناگیرێ لەبەرەوەی ڕقابەیەک نییە و یاسایەکی توندوتیژ نییە کە منعی ئەو جۆرە شتانە بکە لە وڵاتان ئەگەر شتێکی وا بکرێ ینی بەرەنگاربوونەوەیکی زۆری بەرامبەرەکرێ کۆمەلگا بە یەک دەنگ لێیەتە دەنگ نایڵن شتی وا بکەن بەڵام لای ئێمە بەداخەوە ئەو ڕقابەیە ئەو مؤسسەی کە بیەوێ ڕقابی ئەو شتە بکە نایەتە دی لەبەرەوەی بۆیە هەر بۆیە بە شەخص ئەم ئیشانە ناکرێ ڕەنگە من لە مؤسسەیەکە ئاواتە خوازبم یا پیشەکەم وەکو کاک دکتۆر باسی کرد پیشەکە وا فێری کردبم کە ئەو پرینسیپانەی کە جوانە لە ناو میدیا بیهێنمەدی بەڵام ڕەنگە بە تەنها بە من نەکرێ لەبەرەوە بێ مؤسسە ئەم ئیشە بکە مؤسسە زاڵ بێ بەسەر میدیا زۆر باشە کاک دکتۆر ئەگەڕێمەوە لای بەڕێزت ئەوترێت لە کۆمەڵگەی ئێمەیە دوو بوار فەرامۆش کراوە لەلایەن دەستگا میدیایەکان لە هەرێمی کوردستاندا بەڵام پانتایەکی زۆر لە میدیای کوردی بەسەر دوو لایەندا دابەشبوون لایەنێکیان گشتگیری لە پرۆگرامی کۆمەڵایەتیە و زۆرتر بەلای درامایە ئەشکێتەوە هەروەها لەگەڵ بوارێکی تر بواری هەواڵ و سیاسەتە بەڵام ئەوەی فەرامۆش کراوە کە ئەژوترێت کۆمەلگە زۆر پێویستێتی و تاکەکانی و پێگەاندنی تاکی کۆمەڵگەی کوردی پێویستێتی ئەویش بواری پەروەردە هەروەها بواری زانست و تەکنەلۆژیایە بۆچی میدیا و دەستگا میدیایەکانی ئێمە لە هەرێمی کوردستان ینی لایەک بەم لایەن ناکەنەوە کە دەستگایەک یاخو کەناڵێکی ڕاگەاندنی ئەو دوو بوارە دابمەزرێت هۆکارەکەی بۆچی گەڕێنە ئەوکو پسپۆڕانی بواری ڕاگەاندن بۆچی لە هەرێمی کوردستان دەستگا میدیایەکانی ئێمە ئەم دوو لایەنەیان بە تەواوەتی فەرامۆش کردووە دیارە کاک حەکیم لە ڕاستیە خۆی ئەرکی ڕاگەیاندن زۆرە هەرەوەی کە کاکجیار ژاماژەی پێگرێت تیۆری فێرکردنی کۆمەڵایەتی چۆن میدیا خەڵک پەروەردە کاکاوەش دەچێتە سەر چوارچەوەی تیۆریەکی تر کە ئەویش پێوترێت چاندنی ڕۆشنبیری لە ڕێگەی لاسئیکردنەوە و لە ڕێگەی بەهێزکردنی پاڵنەرەکان و زۆر شتی تر ئەمە کاریگەری هەیە بەڵام ئەوەی کە وەڵامی پرسیارەکەی بەڕێزت بێ دیارە یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی ڕاگەیاندن بریتە لە ئەرکی پەروەردەکردن و ڕۆشنبیرکردن ئەو ئەرکەیە کە زۆرێک لە میدیا زەبەلاحەکان هەر لە سەرەتای دروستبوونیانە وەکو BBC وەکو زۆرێک لە میدیاکانی تر کردویانە بە ئەرکی سەرەکی خۆیان و پلانیان بووە و تا ئێستش بەردەوامن لەسەرەوە بەڵام ئێمە نابێ ئەرکی پەروەردەکردنی میدیاوا بزانین کە هەر ئەبێ بەرنامەیەکی پەروەردەیی بێت و لە سەعاتێکا لە کەناڵێکا پێشکەش بکرێ یان کەناڵێکی تایبەت بێ بە پەروەردەیی یان ڕۆژنامەیەک و گۆڤارێکی تایبەت بێ بە پەروەردەیی بەڵکو ئێمە ئەبێ وەکو پسپۆری بواری ڕاگەیاندن و بواری کارکردنی میدیایی لەو ڕوانگەوە سەیریکەین کە هەر زانیاریەک یان هەر هەواڵێک لە میدیاوە بڵاو بێتەوە بگا بە وەرگر خۆی لە خۆیان جۆرێک بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانێت تاک پەروەردە بکە بۆ نمونە ئەگەر هەواڵێکی ئەرێنی بێ
هەواڵێک بێ لەگەڵ زەوقی وەرگرا بگونجێ، هەواڵێک بێ ڕەگەزە نەرێنیەکانی تیازەق نەکرابێتەوە، هەواڵێک بێ دژایەتی تیازەق نەکرابێتەوەوانە بخۆی جۆرێکە لە پەروەردەکردن، یان هەر بەرنامە و پرۆگرامێکی حیواری، هەر لاپەڕەیەکی نووسراو لە یەکێک لە ڕۆژنامەکان، ستون، گۆشە، وتاری ڕۆژنامەوانی بە دوواداچوونی ڕۆژنامەوانی و تا ئەگاتە دوا وێزگەی ژیان ڕۆژنامەوانەکان کە بن کۆڵکاری ڕۆژنامەوانی هەرچی بڵاو بێتەوە، ئەگەر چوارچێوەی ئیتیکی میدیای تیا ڕەچاو کرابێ، ئەگەر بە شێوەیەکی ئەکادمی داڕێژرابێ، ئەگەر پسپۆڕانی بواری ڕاگەیان سەرنجیان لەسەری هەبوو بێ و بە فیلتەرە ئەکادمیەکانە تێپەڕی بێ، دوجار خۆی دەبێتە پرۆگرامێکی پەروەردەیی، ئەگەر چینایی پەروەردەییشی لەسەر نەبێ. بەڵام ئەگەر ئێمە بمانەوێ ڕەهەندی پەروەردەیی بەهێز بکەین، ئەوە پێویستمان بە لاپەڕەی تایبەتی پەروەردەیی هەیە لە ڕۆژنامەکانە و گۆڤاری پەروەردەیی هەیە و هەروها پێویستمان بە بەرنامەی تایبەتی پەروەردەیی هەیە لە رادیۆکان و لە تەلەڤیزیۆنەکانی شاخۆ. ئەگەر کەناڵێکی پەروەردەیی ئاستی دووەممان هەبێ، ئەوە هەر زۆر باشترە، چونکە لە ڕاستیە ئەوە بابەتێکی ئەکادمی و زانستیە، من لێرەیە مەجال نییە باسی کەم، چونکە ئەوە جیاوازە ئەگەر بەرنمەیەکی سەعاتی پەروەردەیی بێ، یان کەناڵەکە هەمووی پەروەردەیی بێ، یان کەناڵەکە بابەتێکی دەستنیشان بکە لە چوارچەوەی بابەتێکی پەروەردەیە. ئەمانە هەر هەمووی شێوازی قسەکردن تیانە، شێوازی نووسین، شێوازی لێدوان، شێوازی تەنانەت وتوێژ و گفتوگۆ جیاوازە. هەر بۆیە ئێمە لە چوارچەوەی میدیایە ئەم بابەتانەمان بە شێوەیەکی ئەکادمی ڕێک نەخستووە، بۆیە کاریگەریەکی نەرێنی هەیە. بۆیە ئەگەر ئێمە بمانەوێ ئەو ئەرکە بەرجەستە بکەین، ئەوە بەڕاستی کۆمەڵگەی کوردی ئەمڕۆ پێویستی لە هەموو شت زیاتر پێویستی بە پەروەردەیەکی ڕەسەن و تەندروست هەیە، پەروەردەکردن لە ڕووی سیاسی، پەروەردەکردن لە ڕووی کۆمەڵاتی، پەروەردەکردن تەنانەت لە هەموو ڕەهەندەکان و ڕۆگەکانی تری ژیان. ئەمەش ئەرکی ڕاستەقینەی میدیایە و ئەرکی سەرەکی میدیایە، چونکە هەر زانیاریک و معلومەیەک لە میدیاوە بڵاو بێتەوە بگا بەوەرگ بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک لە پەروەردەکردنی تایە، بەڵام هەرچی بەهاکان تایە بەرجەستە بوو بێ، بەهاکان تایە ئیشی لەسەر کرابێ و بە مەبەست دانرابێ و لە ڕووی توێژینەوە خرابێتە ڕوو دیایە کاریگەری ئەرێنی بۆ سەر کۆمەڵگە زیاترە بێت. کاک دکتۆر، لەم بارودۆخەی ئێستای هەرێمی کوردستان کە ماوەی چەند ساڵێکە قەیرانەکان بەرەوکی هەرێمی کوردستانی گرتوتەوە، چ لە شەڕ و بارگرژیەکانی هەرێمی کوردستان، هەروەها چ لە دۆخی ئابووریش لە هەرێمی کوردستانەوە، تاکی کورد زەبرێکی دەرونی زۆر باشی بەرکەوتووە. چۆن میدیا بتوانێت دۆخە قەیراناویە نالەبارە دەرونیەکە وا لە تاک بکات کە بەشێک لەو زەبرە دەرونیەی فرامۆش بکات؟ میدیا لێرەدا ڕۆڵی چیە بێ؟ ئەژوترێت هەم میدیایە جارێکی تر ئەو برینە قوڵترە کاتەوە. چۆن وا بکەین ئێمە وەکو دەستگاکانی میدیا وا بکرێت کە میدیا ڕۆڵی ساڕێژکردن ببینێ وەک لەوەی ڕۆڵی قوڵترکردنەوەی برینەکان و زەبرە دەرونیەکان ببینێت؟ لە ڕاستیان پرسیارەی بەڕێزت پرسیارێکی زۆر جەوهەری بوو و زۆر گرنگە بەلامەوە، چونکە ئەسڵەن هەر من خۆم دکتۆراکەشم لەسەر ئەوەیە کە ڕۆڵی ڕاگەیاندن لە بەڕێوەبردنی قەرانە سیاسیەکان لە هەرێمی کوردستان دیارە ڕاگەیاندن بە درێژایی مێژوو بە پێی قۆناغە گەشەکردنەکانی خۆی ئەرکەکەشی گۆڕانکاری بەسەرا هاتووە، سەردەمانێک ڕاگەیاندن و تویانە هەواڵ و زانیاری بڵاوە کاتەوە. دوجار ڕاگەیاندن لە قەرنی هەژدەوە گۆڕاوە بۆەوەی کە پانتایی تەرخەند کراوە لە میدیای نووسراودا بۆ بیرروڕای زاناکان بۆ ئەوەی ڕایخۆیان دەربڕن و کاریگەری دانانی لەسەر کۆمەڵگە. دوجاریش پاش دەرکەوتنی رادیۆ تەلەڤیزیۆن ڕۆڵ و کاریگەری هێندەی تر لەسەر کۆمەڵگە بەرجەستە بوو، بەڵام بەداخەوە کە لە جەنگی جیهانی یەکەم و دووەمە ڕاگەاندن ڕۆڵێکی زۆر خراپی ژێڕا زیاتر چوە قاڵبی پرۆپاگەندەوە بە تایبەتی ئەو کاتە ڕاگەاندنی تەنها نووسرا و بیستراو هەبوو. دوا قۆناغی گەشەکردنی ئەرکی میدیا ئەو پرسیارەی بەڕێستە کە ئەمڕۆ میدیا تەنها هەواڵ و زانیاری بڵاو ناکاتەوە، بەڵکو هەواڵ و زانیاری ئەبەخشێ، وەرگر هۆشیارەکاتەوە، وەرگر لە دەوروبەری خۆی و ژینگەی دەوروبەری چ سیاسی بێ، ئابووری بێ، کۆمەڵایەتی بێ، تەندروستی بێ، زانستی بێ، هەتا دوای ئاگادارەکاتەوە
و کە هۆشیار بۆ وەرگروالێکە کە هەڵوێست وەربگرێت دوجار قۆناغێکی تر دێتە پێشەوە قۆناغی ئاراستەکردنی بەڕاستی وەرگرە بۆ ئاراستەیە کە میدیا خۆی ئیشی لەسەرەکە و دوجار هەوڵانە بۆ دروستکردنی ڕایگشتی و ئێستا تەنها ڕایگشتیش دروست ناکە بەڵکو ڕایگشتیش ئاراستەکە واتە ڕایگشتیەکە بەو ئاراستەیە کە ئەجێندایی میدیایی کاری لەسەرەکە ئاراستەیەەکە دوا قۆناغی ئەرکی میدیایی ئەو پرسیارە جەوهریەیە کە لە کاتی قەیرانەکانە ڕۆڵی چییە بەڵێ ئێستا یەکێک لە گرنگترین ئەرکەکانی میدیا بریتی ئەرکی بەڕێوەبردننی قەیرانە سیاسەکان بەڵام لێرەیە ئەو چەمکە من ئەبێ ڕاستکەمەوە ئێمە کاتێککە باز لە بەڕێوەبردننی قەیرانی سیاسیەکەین لەیان قەیرانی ئابوووریان قەیرانی تەندروستی و هەتا دوایی لە ڕێگەی میدیاوە نابێک بینایەک بێتە بەرچاومان و مینەیەک دانیشت بێت و چەند کورسیەک و بیاوێ ئیدارێ بکە نەخێر بەڵکو ئەرکی بەڕێوەبردن بریتە لە چی بریتە لە بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاری پەیوەست بە قەیرانەکە بە ڕەهەندە ئەرێنیەکەی بەلایەنە پرۆفیشناڵیەکەی بۆ ئەم قۆناغانی قێرا قۆناغی پێش سەرهەڵدانی قێران قۆناغی سەرهەڵدانی قێران قۆناغی باڵاکردن و گەشەکردن و پێگەشتنی قەیران قۆناغی خاوبوونەوەی قەیران قۆناغی کۆتایی هاتن بە قەیران و قۆناغی دوای قەیران هەر یەکێک لەم قۆناغانەی قەیران میدیا جۆری کارکردنی بۆ بەڕێوەبردنی ئەم قەیرانانە جیاوازە من ئێستا بۆچی لە هەرێمی کوردستان میدیای ئێمە نەیتوانیوە لە قەیرانەکانە ڕۆڵێکی باش بگێڕێ چونکە یەکەم ئەم قۆناغانەی قەیرانی پۆڵێن نەکردووە و بۆ هەر یەکێک لەم قۆناغانە پلان و ئەجێندای کارکردنی نەبووە شێوازی کارکردنی تایبەتی خۆی پێنەیاوە بۆیە کاریگەری جۆرێک لە تێکەڵاوی لە کارکردنی میدیا لە بواری قەیرانەکانە دەرئەکەوێت ئەمە ژوای کردووە میدیا بە شێوەیەکی گشتی لە کاتی قەیرانەکانە خراپترین ڕۆڵی هەبووە واتە بە پێچەوانەی ئەوەی کە لە میدیا چاوەڕوانەکرێت کە میدیا بە پێی تیۆری بۆ نمونە بە تیۆری ئەجێندا سێتینگ واتە چی ئەگەر میدیا دە هەواڵی لە بەردەسا بێ ئەبێ لەو دە هەواڵە ئەوانەیان بڵاو کاتەوە کە زۆرترین خزمەت بە تاکەکانی کۆمەلگایەکە ئەوانە بڵاو کاتەوە کە پەیوەندی نێوان تاکانی کۆمەلگە بەهێزەکە پەیوەندی نێوان ڕێکخراوە سیاسیەکان حیزبە سیاسیەکان چین و توێژ جیاوازەکان ئاینە جیاوازەکان ئەتنیە جیاوازەکان بەهێز ئەکا ئەوانە بڵاو کاتەوە بەڵام سێرەکەی میدیای ئێمە بە ئارەزوو بێ یان نا بە خواستی خۆی بێ یان بە مەبەست بێ یان بەبێ مەبەست زیاتر ئەو هەواڵ و زانیاریانەی لێوە دەرچوان بڵاو کردوێتەوە کە کاریگەری خراپی هەبوو لەسەر کۆمەلگەوە زیاتر بۆ بۆهۆی لێکترازانی کۆمەلگە بۆیە بەڵێ من ئەڵێم ئێستا ئەرکی میدیای کوردی ئەوەیە کە لەم قەیرانانەی هەڵێمی کوردستان چ قەیرانی سیاسی بێ یان ئابووری بێ یان کۆمەڵایەتی بێ کە بە تایبەتی ئێمە ئێستا چەند قەیرانێکمان هەیە زەق بوونەتە و پێگەیشتون و بوون بە قەیرانی فعلی و کاریگەری مادی و دەرونی خراپیان لە سەتاکانی کۆمەلگە بەجێهێشتووە ئەرکی میدیایە کە تیمی تایبەتی بەڕێوەبردنی قەیرانی هەبێ بۆ ئەوەی بزانێ کە چۆن هەواڵ و زانیاری بەسوود پێشکەش بە کۆمەلگە بکە بۆ هەنگاونان بە کۆتایی هێنان بە قەیرانەکان و لێک نزیکردنەوەی لایەنە خوڵقێنەرەکانی قەیران دەستخۆش دکتۆر مۆسەجیا بوورە کەمێک درەنگ گەڕامەوە لای بەڕست هەر لەو لە چوارچێوە پرسیارە قسەیەک لەسەر ئەوە بکەم کە ڕاگەیاندن چی بکە بۆ ویستم هەر لەو چوارچێوە پرسیارێک لێ بکەم قسەکەی خۆ بیر نەچێ بەس بە پێویستی زانم دکتۆر شتێکی باشی وروژان لەو بارەوە من پێم باشە میدیا لە چوارچێوەی قەیرانەکاندا قەیرانەکان بوونیان هەیە باسی نەکات یان باسی کا پەردەپۆشی بکە بۆی ئەو زەبرە دەرونیە دروست نەکات یان ئەو ڕێگەی چێکا بێ میدیاوا باسی بکە زەبرە دەرونیەکەش لەسەر تاک دروست نەکات ئەڵێ الإثم ما حك في صدرك وكرهت أن يطلع عليه الناس وایە هەواڵیش ئاوایە خۆت گوێ لێ بگرە بزانە تۆ خۆت چێ کاریگەریەک لەسەر تۆ دروستەکە ئایا دەموچاوت گرژەکە یاخود خۆشی ئایا بە دەموچاوت ئەگەر دەموچاوتی گرش کرد و دوایی پیشانی ئێمەدا ئێمە مەفروزە هەمان داوا لەسەر قەیدکەین وانە ئەگەر دەموچاوی خۆش کردیت و دەموچاوی گەشت کردیت و پیشانت داین ئێمە بێ سپاست بکەین وایە ئەمە تو بە کورتی با ئەویان بڵێ کاتێک کە ئەمێ قسە لەسەر بکەم ئەرکی ڕاگەیاندن چییە
چۆن ئەم تەختەیەکە ئەم وەزعە چاکە. پێش هەموو شتێ من ئەمەوێ بڵێم یەکەم شت کە ئەهلی ڕاگەاندن بیکەن ئەوەیە کە گوێ لە با بڵێم ئێمە مانان با بیڵم چکە ئێوە ئێمەتان بان کردەوەیە لە کەناڵەکانە بانگمانەکەن با گوێ لە ئێمەمانان بگرن گوێ لە دکتۆر سادق گوێ لە دکتۆری تر لە کەسانی تر ئەوانەی کە بانیەکەن گویان لێ بگرن. بەڕاستی من هەندێک کەناڵ مەسەن جاری وایە بۆ نمونە بانیان کردوون بۆ کەناڵێک بەرنامەکە لەسەر خیانەی زەوجی بووە باشە هەر بە تەواو لەسەر کاریگەریە خراپەکانی خیانەی زەوجی هەر بە تەوابوونی بەرنامەکەی من پاش من گۆرانیەک لێدراوە کە هەمووی پڕە لە هاندانی خیانەی زەوجی لەبەرەوە من هیچم نەکرد و ئەو ڕاگەانێشکەویستی خیانەی زەوجی بەهۆی بەرنامەکەی منەوە کە منی بان کردووە کەمی کاتەوە هیچ هەر شتێکی باس کرد و منی میوان کرد و منی کرد بە میوان و لێشەوە شتەکەی وروژان. تەلەڤیزیۆن هەیە بانیان کردوین بۆ ئەوەی قسە لەسەر کاریگەری خراپەکانی ئەفلام بکەین با ناوی ئەفلامی تایبەت نەیەدی باڵی ئەفلام بە شێوەی گشتی هەرکە ئێمە تەواو بین لە قسەکردن ئەچینە دەرەوە ئەو کەناڵە بەشێکی تری هەیە بەشەکەی تری ئەفلامی زۆر خراپ لێ ئەیە کە هیچ ڕەچاوی ئەوە ناکە کە ئێمە باسمان کردووە یا مەسەڵەن کەسانی وەکو دکتۆر سادق باسییان کردو یا ئەو کەسانی کە بانگەکرێت ئەمە بە شێوەی گشتی کەناڵەکانمان بە شێوەی گشتی ئاوان یعنی بیر لەوە ناکەنەوە کاتێک کە تۆ بەرنامەیەکەی لەسەر بابەتێکی تایبەت ئەبێ ئیشی پێ بکەیت ئەبێ قسەی لەسەر بکەیت بۆ نمونە ئێستا من هەر چوومە ئەو دیوی ئەم ستۆدیۆ ڕەنگە چەندین پێشنیارم هەبێڵم کاکە 1 2 3 4 و نەک هەر من ڕەنگە زۆر کەسی تریشە بێ لەبەرەوە یەکەم شت کە بکرێ بۆ ئەوەی ئەو ئاسەوارە خراپە کەم بکرێتەوە چکە بەڕاستی ئەمە هەمومان لەم کۆمەلگایە ژین و هەمومان ئاگامان لەو قەیرانە و گرفتە گەورانەیە کە لەناو ئەم کۆمەلگایە دروست بووە. من بەش بە حاڵی خۆم وەکو توێژەری کۆمەڵایەتی کە لە دادگا کارەکەم دادگای باری کەسێتی ئەحوال شەخسی بەڕاستی پەیوەندی ژن و مێرد چۆتە ئاستێک کە زۆر ترسناکە زۆر خەتەرناکە بەشێکی زۆری ئەو ترسناکیە بەهۆی میدیاوە دروست بووە چکە ئێمە ئاگامان لێ ڕاستەوخۆ لەگەڵ ژن و مێردا دانیشین باز لەوە ئەکەن کە ئەوان چۆن گرفتیان بۆ دروست بووە لە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنیە گرفتیان بۆ دروست بووە لە فلیمێکی تەلەڤیزیۆنیە گرفتیان بۆ دروست بووە لەسەر هەواڵێک اینجا ئەمانە هەمووی کۆ ئەبێتەوە لەسەر کاتێک کە فلیمێک لێ ئەدرێ ڕفتارێکی نەشیاوی تایە لە باگراوندی ئەم کەسە پیاو بێژن وا بیر لێ ئەکاتەوە وا ئەچێتە مێشکی ئەبێ ئەمیش حەزەر بکە لە مێردەکەی کە بەم شێوەیە نەبێ و حەزەر بکە لە ژنەکەی کە بەم شێوەیە نەبێ یا حەزەر بکە لە مناڵەکانی بەجددی جاری وا هەیە ئەفلام لێ ئەدرێ من ئەوەندەی کاتی ئەفلامی بۆ نمونە تورکی لێ ئەدرێ خەڵک ڕەنگە ترسی من با بڵێن کوڕکچی مراهقی هەبێ من ئێستا ترسی کوڕکچی مراهقم نییە لە ئەفلامی تورکی ترسی پیاوە بە تەمەنەکان و ژنە بە تەمەندارەکانم هەیە کاتی ئەفلامی تورکی دەدرێت چۆن کاتێک ژنێکی بەتەمەن پیاوێکی بەتەمەن سێری فلیمێکی تورکیە کە بەداخەوە زۆربەی سێریەکە مامەڵەی لەگەڵ کچەکەیە کچە مراهقەکەی وەکو ئەو فلیمە لێەکە مامەڵەی لەگەڵ کوڕە مراهقەکەی وەکو ئەو فلیمە لێەکە خوێندنەوەی بۆ مناڵە مراهقەکەی خوێندنەوەی بۆ کچە مراهقەکەی وەکو ئەو فلیمە لێەکە کە مناڵێکی مراهقی یا کوڕێکی مراهقەکەی مراهق لەو فلیمە ڕەفتارەکە لەبەرەوە ئەمە دژایەتی و دوژمنایەتی زۆر دروستەکە لە بینی تەمەندارەکان و ئەو کەسانی کە گەنجن بۆیە یعنی ئەمە ئێوە بڵێم ڕاگەاندن ئەبێ پێش هەموو شتێک گوێ لە خەڵک بگرێەوە کە گوێی گرت یعنی ڕنگدانەوەی هەبێ لەسەر ئەو کەناڵە کە ئەمە شتێکی گۆڕیوە وەمەرجیش نییە ئەوەی کە کەناڵ حەزی لێ بێ کۆمەلگا حەزی لێ بێ وەنیە وەکووتم خۆت سەیری کە ئەگەر بەلاتەوە قورس بوو مەیخەرە ناو ماڵ و مناڵی ئێمەوە ئەگەر بەلاتەوە شتێکی باش بوو ئەتوانی بیخیتە بەردیدی زۆر باشە ئەوترێت پرانسیپەکەیکە لە زۆرێک لە شوێنە دەستگا پەروەردەیەکانە توێژەری کۆمەڵایەتیان هەیە ینی بۆچی لە میدیای ئێمە ئەمە لاوازە توێژەری کۆمەڵایەتی لە دەستگا میدیایەکاندا بوونی نییە هەر بە شێوەیەکی گشتی توێژەری کۆمەڵایەتی لەم کۆمەڵگایی ئێمە با بڵین کاریگەری کەمە ئەوەش ئەگەڕێتەوە بۆچی هۆکارەکانی زۆرن کە بەرنمەیەکی تایبەتی ئەوێ بەعزێکی پەیوەندی بە خۆمانەوە هەیە وەکو توێژەری کۆمەڵایەتی بەعزێکی بەو
شێوازی خوێندنەوەیە کە ئێمە خوێندوبانە بعضێکیشی بەو تێگەیشتنەوەیە کە خەڵک هەیەی بۆ توێژەری کۆمەڵایەتی و ئەو مؤسساتانە تا چنێک تەقبولی ئەوەکەن توێژەری کۆمەڵایەتی لە ناویانە کار بکە ئیش بکە. خۆشبەختانە لەم ساڵانی دواییە لە قوتابخانەکانە توێژەری کۆمەڵایەتی دانرا کە ئەوە هەنگاوێکی باش بوو، بەڵام ئەمانەوێت ینی بۆ زۆر شوێن ئەمانەوێت لە وڵاتان ئەچیتە هەر شوێنێک یەکەم پرسیار کە لێتە کاڵێ توێژەری کۆمەڵایەتیت هەیە کە لای ئەوان باڵێن توێژەری کۆمەڵایەتی عنوانەکەی توێژەری کۆمەڵایەتی نێ پێڵەن سۆشیال وەرکەر کارای کۆمەڵایەتی و کەسێک کە ئیشی کاری کۆمەڵایەتیەکە. لەبەرەوە ئەمێ لە زۆربەی دەستگاکانە ئەو ئیشەمان هەبێ، بەڵام ئایا ئەو توێژە کۆمەڵایەتیش چەندێک ئەتوانێ ئەدای ڕۆڵی هەبێت لەناو ئەو دەستگایە، ئەوەش مۆزوعێکە زۆر باشە. هەر لە بواری درامایەکە لە کۆمەڵگەی ئێمە کاریگەریەکانی خەریکە بە شێوازێک لە شێوازەکان زۆر لەسەر تاکی نێو خێزان دروستێ وەکو بەڕێزت باست کرد. بەدیلەکان چین بۆی کە ئەو دەستگا میدیایانە بینەرەکانیان کەم بێتەوە، ینی بۆی کە ئەو مادەم ئەو مەترسی هەیە بێگومان هەموو خێزانێک ئەو مەترسی بۆ دروست بووە، بەڵام لەوەیە بەدیلێکی نەبێت ڕووی تێبکە. ئەو دەستگا میدیانش بەرەی ینی برەوی باشی پێدراوە. بەدیل چییە؟ ینی ئێوە کو توێژەری کۆمەڵاتی بۆ چارەسەری ئەمە چیتان هەیە بۆ کۆمەڵگە بۆ دەستگا میدیایەکانی تر کە ئەمەیان پێ باش نییە عرضکرێ بۆ کۆمەڵگە؟ من تەسەوەر ناکەم لە بری ئەم درامانی کە لای ئێمە لێ ئەدرێ هیچ شتێکی تر لە وجودی نەبێ لای ئەو شوێنەی کە ئێمە درامای لێ ئەهێنی، بەڵام ئەکەوێتە سەر ئەو کەسی کە دراماکە ئەهێنێ چەندێک خۆی حەزی پێێتی، چەندێک وا ئەزانێت لەناو ئەم کۆمەڵگایە جێ خۆیە کاتەوە ئیسفادە ئەگەێنێ. بەشێکیشی پەیوەندی بەوە هەیە ئەوانی کە ئەم درامایانە ئەهێنن حەزیان بە زۆرترین بینەرە، بالەوە حەقێکیان بینێ. بینەری ئێمەش ڕەنگە حەزی بەشتی جددی نەبێ، ڕەنگە حەزی بە شتێک بێ تا ڕادێک، لەبەرەوەی هەندێک کللتور لە ئێمە دروست بووە کە بە سەقەتی هاتوتە ئاراوە وای لێ کردووە کە حەزی بەو جۆرە درامایانە بێ، بەڵام خۆ نابێت میدیا بە دوای با بڵێن حەز و خۆزگەی ڕەهای خەڵکەوە بێ، وانە میدیا ئەبێ پرینسیپی هەبێ، ئەبێ با بڵێن هەندێ شت ڕەچاو بکە کە کۆمەڵگا سنووری دیاریکراوی خۆی هەبێ. لەبەرەوە من بەڕای من بەدیل هەیە بۆ ئەو جۆرە درامایانە کە درامای تر هەبێ. هەر بانونە بۆ نمونە با باسیکەین باسی ئەفلامی تورکی بکەین، خۆ ئەفلامی تورکی زۆر جوانی شتی تریش هەیە کە ئەتوانێت بەدیل بێ بۆ ئەم ئەفلامانە، بەڵام بۆچی ئەمانە هەڵەبژێرێ ئەوە مۆزوعێکە بێ. زۆر باش. دکتۆر ئەگەڕێمەوە لای بەڕێزت، ئێمە لە بواری میدیا ئێستا لە هەرێمی کوردستان بوارێکی تری میدیاش زاڵ بووە بە سەر کۆمەڵگەی، ئەویش پێم باشە باسێکی لێو بکەین، ئەویش سۆشیال میدیایە. لە هەرێمی کوردستان تاکەکانی کۆمەڵگە ئەوەندەی مەشغوڵە بن بە سۆشیال میدیاوەنە زۆر پەیوەست نابن بە میدیاکانی ترەوەکو خوێنرا و بینراویش. سۆشیال میدیاش ینی کاریگەریەکانی لەسەر کۆمەڵگە چۆن بۆ ئێوەکو بواری ڕاگەاندن، ئێوە چۆنی هەڵەسەنگێنن؟ سۆشیال میدیا لە هەرێمی کوردستان توانیوێتی بە بوارە ئیجابیەکەیە ڕۆڵی خۆی ببینێ، یاخود تاکەکانی کۆمەڵگەی ئێمە هۆشیاریان لە بەکارهێنانی سۆشیال میدیایە لە چه ئاستێکە و ئەبێت چیش بکرێت بۆی کە و ئاستە بەرز بکرێتەوە کە بە شێوازە دروستیەکەی بۆ خزمەتی کۆمەڵگە بەکاربێتەوە؟ بەڵێ دیارە من حەزەکەم ئەوە بڵێم کە لە ڕاستیە ئەمڕۆ ڕاگەیاندن وەک هەر زانستێکی تر کۆمەڵێ بنەوە پرەنسیپی تایبەتی خۆی هەیە، هەروەکو چۆن لە ڕاگەیاندنە ئەگەر یەک و یەک بڵێ کاتە سێ ئەڵێن هەڵەیە، بە هەمان شێوە میدیاش کۆمەڵێ بنەما و پرەنسیپی هەیە. میدیاش ئەمڕۆ زانستە و هیچی کەمتر نییە لە سەرجەم زانستەکانی تر، بۆیە کاتێک کە چوارچێوەی زانستی خۆی وەرناگرێ ئەرکی میدیایی، هەموو ئەو هەڵانە ڕوئەیە و هەموو ئەو ڕەخنانەشمان لێ ئەبێ کە ئەمڕۆ هەمانە. ئەمە هەروەکو چۆن بۆ میدیای نووسرا و ڕاستە و بیسترا و بینراویش ڕاستە، بە هەمان شێوە بۆ مەڵتیمیدیا و ڕۆژنامەگەری ئەلکترۆنیش ڕاستە. دیارە ڕۆژنامەگەری ئەلکترۆنی کە سەری هەڵاوە و دوجار ماڵپەڕەکان
پەرەیان سند و گەشەیان کردووە بە تایبەتی بلۆگەرزەکان لە ساڵەکانی 1996 بە دواوە بە شێوەیەکی فراوان پەرەیان سند جۆرێک لە زەمینەی ڕەخسان بۆ تەکەکانی کۆمەلگا بۆ ئەوەی بتوانن پرۆسەی بڵاوکردنەوەی خۆیی ممارەسە بکەن واتە سێلف پەبلیشن. ئەمە دەواازەیەکی زۆر گرنگ بوو کە تاکەکانی کۆمەلگا ئەم جارە پێویستیان بەوە نەبێ پەنابەرن بۆ ڕۆژنامەیەک شتێک بڵاوکەنەوە یان بۆ کەناڵێکی تەلەڤیزیۆنی شتێکی تیا بڵێن یان شتێک لە ڕادیۆ بڵاوکەنەوە توانیان زمینەیەک بۆ ڕەخسا لە ڕێگەی سۆشیەل میدیاوە یان میدیای نوێوەکو پێوترێ یان میدیای گریمانەیی افترازیەوەن سایبەرسپێس هەر ناوێشی لێ بنەی لە ڕوانگەی ئەو زەمینە ئەلەکترۆنیە فراوانەی کە جۆرێک لە ئەرکی میدایی ئەنجامەیە بتوانێت خۆی شێوازێکی ئەگەر سادەش بێ کارێکی میدایی بۆ خۆی ئەنجام بە ئەمە وای کرد کە دەواازەی ئازادی فراوان کرد و زمینەی بۆ ئازادی زیاتر ڕەخسان لە کۆمەلگەکانە لەسەر جەم کۆمەلگەکانە خەڵکانێکی زۆڕان کردە ئەم میدیایە. بەڵام هەر یەکێک لەو ماڵپەڕانە و هەر یەکێک لەو وێبسایتانە سیفەت و خەسڵەت و تایبەتمەندی خۆی هەیە. لە هەرێمی کوردستان سەرجەمیان ڕەهەندێکی بۆ نمونە بەداخەوە سیاسیان وەرگرتووە. ئێستا بۆ نمونە فەیسبوک خۆی ماڵپەڕێکی کۆمەڵایەتیە پێویستە پرسە کۆمەڵایەتی ئارێنیەکانی تیا ممارەسە بکرێ یان دەواازەیەک بێ بۆ بە بازارکردنی بەها کۆمەڵایەتیەکان بۆ گەشەپێدان و پەرسەندن و باڵاکردنی بەها کۆمەڵایەتەکان و بڵاوکردنەوەی بەها کۆمەڵایەتەکان سەرەکەی دوجار لە هەرێمی کوردستان بووەتە ماڵپەڕێک بۆ سیاست و بۆ ناوزەڕاندن و بۆ زۆر بەهای نەرێنی کە کاریگەری خراپی لەسەر کۆمەلگەی ئێمە هەیە. کاتێک تاکێک نات دەستی ناگا بە ئامڕازێکی میدیایی و دامەزراوەیەکی میدیایی ئەوەی کە ئەوێ بڵاوی کاتەوە دێ لە ڕێگەی ئەم تۆڕەیە و بڵاوی کاتەوە. ئەم تۆڕەش سەمسارێکی لەسەر نییە ئێستش لە زۆربەی وڵاتانی دنیا کێشە هەیە چونکە بە یاسا ڕێک نەخراوە و ئۆپشنەکانی واتە خزمەتگوزاریەکانی چه خزمەتگوزاری میدیایی بن چه خزمەت یەک خولەکت ماوە من نیو خولەکەیم بە تۆ کە وەڵامی ئەم پرسیارم بێتەوە سوپاس دەکەم. گلەیەکیش لە ئێوەی پسپۆڕی بواری ڕاگەاندنیش ئەکرێت من لێرەوە ئەمەوێ و گلەیە بگێنم کە ئەوترێت تا چەند دروستە نازانم ئەوترێت کە ینی ئەو دەستگانە و ئەو زانکۆیانەی کە کادری ڕاگەاندن پێگەێنن نەیانتوانیوە بە شێوازە پرۆفشناڵیەکە کادر ڕەوانەی دەستگا میدیایەکان بکەن. بۆیە میدیای کوردی نەیتوانیوە بە ئاستی باش بگات. ئێوە لەگەڵ ئەوەیان یاخود نابە پێچەوانەوە بە کورتی بێ زۆر سپاس دەکەم تەنانی و خولەک. ئەو قسێ بەشێک لە ڕاستی تایە بەڵام ئێمەش توانیمانە کادری زۆر باش پێک بگەێنین و بنەما و ئیتیکی ڕاستەقینەی میدیا و ئەرکی ڕاستەقینەی میدیان پێ بڵین و زۆرێک بە خۆشحاڵیەوە ئێستا لە کادرەکانی ئێمە کە لە ڕاگەاندن دەرچوون لە کەناڵەکان ئیشەکەن و توانیویانە ڕۆڵێکی باشیان هەبێ ئەگەرچی سیاسەتی کەناڵەکان ڕێیان نەداوە هەمووی ئەوەی ئێمە پێیانەڵین بەرجەستەی بکەن بەڵام زۆریان بەرجەستە کردووە بەردەوامیشن لە بەرجەستەکردن و لە ئایندەیە ئیشەڵا بەرهەمەکەشی ئەبینین. بەڵێ زۆر سپاس مامۆستا جیاد ئێوە قسەتان چییە بۆ دەستگاکانی ڕاگەاندن کە بە شێوازە ئیجابیەکە ڕۆڵی خۆیان لە کۆمەلگایان نمایش بکەن؟ وەڵام منەمەیە بە شێوەیەکی سادە قسە بکەم. ئەگەر ڕەحم بە ئێمە ناکەن با ڕەحم بە مناڵەکانمان بکەن. بەڕاستی مناڵەکانمان گوناحن کە ببنە سوتەمەنی بۆ ئەم میدیایانە چونکە تۆ کە بتێ کۆمەلگایەکی جێگیرت هەبێ کۆمەلگایەکی سەقامگیرت هەبێ کە بە هەر میدیایەک بڵێ تۆ چیتەوێ لە منەمێ کۆمەلگا جێگیر بێ سەقاگیر بێ لەبەرەوە مادەم ئەمەیان ئەوێت لەبەرەوێ ئاگایان لە مناڵەکانمان بێ و ڕەحم بە مناڵەکانمان بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ هەرێکە لە بەڕێزان جیاد عومەر ڕەشاوی توێژەری کۆمەڵاتی کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵم بوو. زۆر سپاس مامۆستا جیاد بۆ ئامادەبوونتان هەروە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سادق حەمەغەریب دکتۆرا لە ڕاگەاندن لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوون. زۆر سپاس بۆ بینەری ئێوەش بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش. زۆر سپاس مامۆستا جیاد.